سلااو بەخێر بێنەوە. طبعاً کۆنسپتی حسابنەکردن بۆ خەڵک و حسابنەکردن بۆ ئیش و کار و شتی خەڵک کۆنسپتێکی زۆر ئەجایە بە لێرە، لەبەرەوەی هەموو زۆربەی ئۆڵمۆست ینی زۆربەی کۆمپانیاکان و زۆربەی ئەو مەجالانێکی ئیش دەکەن لە مەجالی بیزنس تەطبیقی دەکەن بە شێوازێکی زۆر سەقەت و لەمان کاتدا خۆیان مقارنە دەکەن بە وڵاتە پێشکەوتوەکانی وەکو ئەوروپا و ئەمریکا و لەمان کاتدا ئەلف و بێی بیزنسەکە بە سەقەتی دەکەن. چەند ڕۆژێک پێش ئێستا لە سەفەر بووم، طبعاً ڤیزە کارتی بانکێکم پێ بوو لە بانکەکەم، ئیتر ئەو ڤیزە کارتە بەکارم دەینا چەند ڕۆژی یەکەم ئەتیاری بێ موشکیلە بێ هەموو شتێک لە پڕ دەبینم ڕاوەستە هەمیش وەمزانی حساب لە دوکانێک بووم وەمزانی مشکلە لە ئەوەی وانە ئەو جیازەی وان یانیش ئەو بانقی کە تعامل لەگەڵ دەکەن لەگەڵ ئەو بانقی من لە ڕووی ترانزاکشن کێشیان هەیە ناتوانن ترانزاکشنەکە ڕوو بداتن. ئیتر ناچار بووم بە پارەی کاش بدەم لەبەرەوەی خۆتان دەزانن لەبەرەوەی ئەگەر بە ڤیزە لە دەروی وڵات پارە بدەی بە نرخی بانکی مرکزی حساب دەکات چونکە زۆر هەرزانتر ڕادەوەستیتن تقریبا سەتا 10 بۆ 15 لە نرخی خۆی کەمتر دەبیتن لەو شتێک کە لەوێن دەردەیکڕی یان لەو خزمەتگوزاریە کە دەتوێ هەربێیان هەر شتێک لە شتەکان. طبعاً ئەمیش وتم لەوانەیە خەتای ئەو بانقە بێ، ئیتر قەرارمدا بچمە دوکانێکی تر هەر شتێکی عەشوایی بکڕم بینم هەر ترانزاکشن فیلد، ینی ترانزاکشن ناکە تەحویلی پارەکە ڕوو ناداتن. لە هەمان کاتیشدا وتم ئۆنلاین بزانم لەناو گوگل پلی یان هەر شتێک بتوانم شتێک بکڕم بە $2 بەس بزانم دەتوانی ئەو ئاپە بکڕم دەبینم ناکڕێت. طبعاً چوومە ناوپەیجی بانقەکە دەبینم خەڵک کۆمنتی لێدا دەڵێ بۆ ڤیزە کارت ئیش ناکە ئەو شتانە. طبعاً ئەوەکەی بوو ڕۆژێک بوو کە سبێنەکەی بوو، ئەمنیش تەلەفۆنم بۆ کوردستان کرد و تەلەفۆنم بۆ خۆمان کرد بۆ هەولێر بۆ برادرێک و بۆ خزمەت وتم ئەگە بتوان تەلەفۆن لەگە بانک بکەم چونکە ئەو ڕقەمەی کە بانک داینایە بۆ کستمەر سێڤیس طبعاً قەت ئیش ناکە، ئەگە ئیشیش بکات زۆر بە سەقەتی ئیش دەکات لە کوردستان ئەوجە بگرێت لە دەروی وڵات. لە دەروی وڵات زۆر محاڵم کرد بە هیچ نوعک حاصلم نەکردن، لە وەتسەپ نامەم بۆ ناردن جوابیان نەداوە، لە فەیسبوک نامەم بۆ ناردن جوابیان نەداوە، لە وەتسەپ ئەخیری پاش 2 ڕۆژی جوابیان داوە پاشەوەی کارەکە دەستی بە ئیش کرد. ئەمیش پرسیارم لێ کردن گوتم پرسیار کەم بزانە کارەکان بۆ ڕاوەستایە و کەنجی دەست بە ئیش دەکاتەوە. بە قسەی خۆیان عەلەساس سیستەمی بانقییان تێکچووە، دووبارە سیستەمەکەیان کوژاندیتەوە پێیان کردەوە و ڤێژنەکی ئەپدەیتی بۆ هاتیە ئەپدەیتی دەکەن. وەڵحاصل زۆر لێ تێنەگەیشتم کە فکرێکە چییە. ئەوەندەی کە لێ تێگەیشتم کە ئەوانە پێویستیان بە چەند سەعاتەکە بۆی بتوانن ئەو سیستەمە نوێی تەطبیق بکەنەوە و ئەکتیڤ بتەوە بتوانێت ڤیزە کار بەکاربێنی. طبعاً ئەمن لە وڵاتێکی بووم کوردی زۆر لێ بوو لە لای خۆمان، ینی لە هەمان کاتیشدا پارەی کاشم پێ بوو بەتەنێژ نەبووم، ینی بۆیە وەزعیم زۆر باش بوو لە چاوەکانی تر. ئەوەندەی کە ئەمن تاکە شت کە خەفەتم لێ خوارەوە بوو کە نەمتوانی بە سەری بانکی مرکزی ئەو چەند ڕۆژەی ئیش خۆم بڕوێنم نەک بە فول پرایسی کە لە بازار $2 دەکری یان هەر عملەی دەکری لە وڵاتێک کە ئەتوو عملەی وڵاتت دەوێت. طبعاً تاکەشت بوو ئەوە بوو بەس بینە پێشاوی خۆت ئەتوو دەچێ سیقەت بە بانک خۆی بانک ینی مۆزوعی بانکی لە هەموو دنیاە یەکەمین فەقرە لە بانکی دەبی سیقەبی، هەم سیقەم هەبی کە ئەمن فول پارەی خۆم لەوێن دەرابنێم، هەمان کاتدا سیقەم هەبی ینی هەموو پارەی خۆم دیجیتەڵی لای تو دابنێم و بچمە بنی دنیا ترسم نەبی 1 سنتی کاش لە جیفانم هەڵگرم. طبعاً ئەو دوو شتە هەر کفرە لێرە، هیچ بانقێک زێ سیقەی نییە وەلو ئێستا بەرەبەرە باش بووینە زۆربیان، بەس وتم ئۆکێ مشکلە نییە. قەرارمدا بە کاش وەک پێم گوتن ئەو ڕۆژەی کە ئیش خۆم بڕوێنم و بەحساب قسەم لەگەکردن و کارتەکە بۆ سبێنێ دەستی بە ئیش کردەوە و بالفعل ئیش کردەوە و 1-2 ڕۆژ ئیشی کرد مەزبوط دوای دیسان 2 ڕۆژیان بۆ 3 ڕۆژ ڕاوەستا. طبعاً ئەمیش فکرێکم بۆ هات وتم ئەو کۆنسپتی ئیشکردنە نازانم بەس بۆ لای خۆمان باوە، ینی بۆ نمونە ئەمن لە هەولێر لە مەشروعێکی سەکەنی دەژیم شوقەیە نەخانی ئاو کارەبا و ئەو شتانە هەمووی ینی مرکزیە سەر بە ئیدارەی مەشروعەکە نەک سەر بەوەی کە بە خۆم قەرار بدەم ئاو هەبی نەبی کارەبا ئەو هەبی یاننا. ئەو ڕۆژەی کە قەرار دەدەن بۆ نمونە ئاوی ببڕن یان کارەبا ببڕێ 3 ڕۆژ پێشووی پێت دەڵێن لە فلان ئەوەندە سەعاتە بۆ ئەوەندە سەعاتە ئاو نامینێ یان کارەبا نامینێ بۆیە تو حسابی خۆت بکەی ئەگەر ئیشەک تەیە ئەو کات تەجیلیکەی یان هەر شتێک بی لە شتەکان تو ئاگداربی بۆی بزانی خوا بۆ شەرەفتان ینی ئەتوو بچی لە ڕئیسیۆ پلاچی ڤیزە کریدت کارت و دیبیت کارت و نازانم هەمووی بگژێنیەوە چێ مجەڕەد ئەتوو سیستەمی ئەپدەیت دەکەی مجەڕەدەوە ئەدی و خەڵکت چ ینی تو حساب بۆ خەڵک نەکەی لە ئەبسەط شت لەو مەجالانە کەنجی حساب بۆ خەڵک دەکەی
يعني او تفكير وكونسيبت وحسابنا كرنو بريوبرني او عقليتي ايش كرنا او النيه الدنيا بخوين قرازي كده اي بقران ولا هر ولاته تجيب الدنيا هرتي خلق دستسر بانكي هرتي بلوكي لو بانكي همو يدردين بسري كابرا وبسري صاحب وبسري همو موظف كان دشين اشتبال الدنيا نيه من اول زيتش بمريكم لكوريا الشمالي بام لولاته شي تسابق بام يك زالي كردو عراقي وعربي لينا با ولعين وخد يك ديناري كاشم هالنقل با وبتنيش با من كسي شم لقلنا با يعني ادو روجي دبا على السوري مدبون جيابا او روجك راوس عليك تاروج راوس تابا تاروجنا هواي خوي تدا خوي خو تو ولاتان ولاتي زوربان راس مالين خواني بلي ولا كاك وسم خراب فيزا كاربتي لسه زاد دروزي بكي يقدر يفيد ستيديو دينار بداتو يام بلي ولا مالي خوم لمالي من ناني بخو لازم عقليته اتا كنجي على كل لو واتسابي نامه جواب دامو قسم لك كده والله سيستمك راوست اي كنت هذا بيزاري ديارني اقدرني بس سيستمك ابديت كينو طبعا او نوع الجواب التقليديه الريكورداني موظفه كان يندرخ بيك ديو يان جوابي يعني زين يعني مرد بن جواب نوبلين لبر سبب انا واوندش بيدي نك جواب روتينيه دیبلۆماسیانە والله دیارنی سیستەمەکەم ئابدێت کردیتەوە بە زووترین کات هەوڵ دەدەین بتوانین خزمەتگوزاریەکانتان پێشکەش بکەین و دووبارە طبعا ئەو عقلیەتە يعني لەگەڵ ڕێزم ئەو کۆنسپتە لێ زۆربەی شەریکات لێرە هەیە لە هەموو مەجالێک ئیش دەکرێت کە بە هیچ شێوەیەک لە شێوەکان حساب بۆ خەڵک ناکرێت لەوانەشە خەتای خەڵک شتیدا بێ بەرۆی خەڵک فەقیرە لەسەر ئەوەی کە لە حەق خۆی بە قسە بێ یانیش چی پێ دەڵێن شەریکەکە پێی بڵێ کاکە سیستەمم تێکچووە منداڵێک دوێنێگەمەی پێکردیە و یەک پاکت لیگوێ بەسەر ڕژانێت تێک سوورە یەک هەفتە ڕابۆستیس ئیشت نییە و هەرچی پارە شتێ لە بانک لای من ناتوان بدەمەوە تا یەک هەفتەی دیێت تا هەفتەی دیژ لای من ببینێتەوە 150 بۆ خۆم دەبم ئەو قانونە بە ئەو کەس دەڵێ وەڵی داوای لێبوردنەکەم نەمزانی قانونتان وایە و شتی وا و ئەو مەوزوعانە بۆیە ئۆکەی بەدڵی خۆت بکە ئەوەش دەگرێتەوە سەر ئەوەی کە ئایا خەڵکی چەند بە قسەیە یان چەند لەسەر قسەی ئەوەیە کە بۆی لە حەقی خۆی بە جواب بێ یان قسە بکاتن طبعا ئەوەش مشکلەی دیە لێرە بێزگەلەوەی کە شەریکەکان بە هیچ شێوەیەک لە شێوەکان و لەو کۆنسپتی فکر ناکەن و هەروە حساب بۆ کەستمەرەکانی خۆیان ناکەن وەردەزانن ئەوە کەستمەرە مەڕە دەبی غەزبن لەسەریتی پارەی برا و خزمەتگوزاری لای من بکرشتیوە طبعا ئەوە کفرە لە هەر وڵاتەی یعنی ئێستا ئەگەر باسی یەک میسالی بەسیتان بۆ دەکەم لەسەر ئەو مەسەلەی کات خۆی لە یابان کاتی ئەوەی شەڕی جیهانی دووەم ڕوویدا کە شەڕی جیهانی دووەم ڕوویدا یابان تقریبا تدمیر بوو پاشەوەی کە ئەمریکا لە یابان لە پیر هاربەر هجوومی کرد لەسەری ئەمریکا دوو ساڕوخی لە هیرۆشیما و نەکەزاکیدا فات بۆی و بیگای بوو ناوی دوو قومبەلەکە ئەگەر غەڵەت نەبم ئەگەر غەڵەت نەبم لە شێوازی تەسمیە چکە دەزانم ئەو دوو ناوەیە ئیتر پاشەوەی کە شەڕی زیانی دووەم ڕوویدا و ئیمپراتۆری یابان خۆی تەسمیل کرد و هەموو یابان ینی بە تەواوەتی قەراریدا یابان بە تەواوەتی ڕووخا ئەو کات هەموو هەوڵ ئەوە چیان ئەوە بوو کە بڕیار بدەن ئێحتیمام و ئەوە بە خوێندن بدەن و لە خوێندن زۆر تەتەوڕیان کرد و لە تەکنۆلۆژیا زۆر تەتەوڕیان کرد تا بوونە دووەمین اقتصادی گەورەترین دووەمین ئابووری لە جیهان ینی شتێکیان ما بۆ ئەگەر تۆزێک ئەویان کرد بە ئەمریکا برێکەکی بۆ دانەنابان هەموو شوێک لە شێوەکان پێش ئەمریکاش دەکەوتنەوە ئەوە باسی ساڵی هەفتەهەشتایەکان دەکەن طبعا ساڵی هێشتایەکان پارەی زۆر لە یابان هەبوو ئیتر خەڵکێکی زۆر پارەی خەیاڵی هەبوو لێندەر ئیتر سەفەری دەکرد بە کەیفی خۆی بە کەیف خۆی سەرفی دەکرد خەڵک زانتایکی پشتی کرد بە $100 ئەوان بە $5000 دایان کرد ئەتا ئەزمە ئیقتصادیەکی کەسادێکی گەورە ڕوویدا لە یابان و تووشی ئینفلیشنێکی زۆر گەورە بوون خەڵک ویلیار بوو کە ئەو پارە هەیەی قیمەتی لەدەست دەداتن ئیتر بۆیە یابان قەراریدا کە و شعبەکەشی توکە زۆر هۆشیارە ئیتر وی لێ کرد هەرچۆنێک گولەچۆنەکان ئەو تەزەخمە کۆنتترۆل بکە لەو کاتەوە خەڵکی یابان بریاریدا ئەو موبەزیریە و ئەو تەبزیرێکی هەیە بە هیچ شوێک لە شێوەکان تطبیقی نەکات هەرچ پارێک بێتە دەستی کۆی بکاتەوە بۆ مستەقبل ئیتر لەو کاتەوە یابان بۆ مەشهورە کە بە هیچ شوێک لە شێوەکان ئینفلیشن ڕێیت بەرز نابێتەوە خۆی ئینفلیشن ڕێیت ینی ئاستی ئاوسابوون دەبی ساڵانە بە ڕێژەیەکی کەم زیاد بێت لەبەرەوەی ئەوە ئەوەی لێ دەکاتن ئابووری ئەو وڵاتە لەسەر جوولە بێ بە بەردەوام بجوولێتەوە ینی تۆ پارە سەرفکەی پارە بێتەوە جیفانی من لە ئیشێک کە هەمە و ئەو کەسە بێ من پارە بدەم ئەو کەسە ئەو بداتە من ئیتر تای ئابووری بسوڕێ لەو کاتەوە
ئەو هەموو ئەزمە لە دنیا ڕوویە شەڕ و شەڕی رووسیا و پێشوی چەند شەڕەکانی تری شەڕی کەندا و نازام چی و لە هەروە ئەزمەی کۆڕۆنا شتیوە ئەتا ئێستا ئینفلیشن ڕێت لەو کاتەوە چۆن گیر بووە لەوەیە چەند محافظیانی نییە بۆ بانکی مرکزی لە یابان وعدی دایە کە ئەو ئینفلیشن ڕێتی زیاد نابی لە بەرەوەی هەرچەند هەوڵ دەدەن یابانی ئیش بکاتم مەسەن بڵێن ئەگەر ئیش بکە ئەوەندە پارە دەدەین مکافە ئینسنتیڤ ئەوەندە دەدەین بەس بۆی تەجێبی پارەی سەرفکە یابانی قەراریدا 1 دیناری سەرف نەکە بۆیە و لە هەمان کاتدا سعر لە یابان بەتەواوەتی سابتە یعنی دنیا کاول بی هیچ تازرێک جورئەت ناکە ئەو سعری زیادکە لەسەر کەستمەری نیایی ئەو لە ژیفانی خۆی ئەو زەرەری دەداتن بەس بۆی سعر زیاد نەبیتن بۆیە فترێک پێش ئێستا کۆمپانیایەکی ئایسکریم 1-2 ئایسکریم چەند سنتێکی زیاد کرد بوو هەموو شعبی یابان مقاتعیان کرێتەوەی لێهات صاحبی ئەوە کە لە پێش پەرلەمانی یابان صاحبی کۆمپانیایەکە خۆی چەماوەندە و داوای لێبوورنی کرد بە فەرمی لە یعنی گەلی یابان و هەروە نرخەکانیشی هێناوە جاری طبیعی جارە مەبەستم چی ئەو هۆشیارەی کە خەڵکی یابان هەیتی ئەو هۆشیارە لە هیچ زەیەک نییە طبعاً بەس ئەتو ڕۆبعی هۆشیارێت هەبی ئەو کۆمپانیانەی کە لە عێراقن و لە کوردستان هەیە بۆ بزنس مۆدێڵە ئیش ناکەن کە ئاخر حساب بۆ تو بکەن و لە هەمان کاتدا و غەزبان لەسەرتە دەبی لە هەموو سێرویس و ئەوەکانی وان بەشداری بکەی و پارەیان بدەی و ئەوجا ئاخر شرکە فکر بکەنەوە کە تۆ کەستمەری ئادوور خۆشە لەگە منیانە تر بۆی ئەو عقلیەتە بە هیچ شێوەیەک لە شێوەکان لای خۆمان بەردەست نییە بوو بوورە نمونەکە تۆزێک درێژ بەس دەبا و بیدیاتم باس کرد بۆی لێم تێبگەن هەروەها ئەگەر ئێوە ڕاتانسی لەسەر کۆمپانیەکان کۆمپانیایکی معین لە مێشتان هەیە کە بۆ شێوازە ئیش دەکەیان خراپتر ئیش دەکات لە کۆمنت بۆم بنووسن ئەوی گەیشتۆتە ئێرەش هەر لە کۆمنت بۆم بنووسن لایک و سەبسکرایب لەبیر نەکەن